ناوم مصطفى هيني أحمد كمان 25 ساڵم خەڵکی گوێ گوێزانم دانیشتوی حاجی ئۆمەرانم نزیکەی 2 مانگ دەبی خواردنگەیەکم کردوێتەوە بە ناوی خواردنگەی میرۆ. بەیانیان کاتژمێر 8 دوکانەکەم دەکەمەوە، سەرەتا دێم سۆباکەم هەڵدەکەم، دواتر چایەکە بەسەر دەنێم بەهۆی ئەوەی کەوە حاجی ئۆمەران شوێنێکی ساردا خاصن لە زستاناندا پلەی گەرمی زۆردا دەبەزێت بۆ ژێر سفر. خواستێکی زۆر لەسەر چای هەیە، بەتایبەت چایداران کە ڕێژەیەکی زۆری خەڵک دێن لە بۆ خواردنەوەی چا بە شەو یان بە ڕۆژ. دواتر کە چایەکەم بەسەرنا وردە وەردەست دەکەم بە خواردن ئامادەکردن و وەرگرتنی تەڵەبی مشتریەکانم. ئەلو، بەڵێ باش خاتم، سپاس دەکەم. ئێستا حالێن کفتەمان هەیە، برنج و مەرەگە هەیە، بریانە کوبەیە، مەسەڵەن دۆغەوایە، ئەو شتانەشمان هەیە. بەڵێ بەو پێیەکەوە حاجی ئۆمەران یەکێک لە شوێن ساردەکانی کوردستان دەوێت خواردنەکانمە بە بەردەوامی بگەن بهێڵنەوە، چونکە پلەکانی گەرما دایمەن لە ژێر سفرن. ئەو خواردنەی کەوا من ئامادانەکەم زیاتر خواردنی کوردەوارین، وەکو کفتە، شفتە، برنج و شلە زیاتر بریانی، سەر و پێ. ئەلحەمدولیلا کە خواستێکی باشیان لەسەرە و کڕیارێکی زۆر باشیان هەیە لە دەرەوەی باڵاکاتیش کڕیار دێت لە شارەکان تر وەکو هەولێر و سلێمانی، ئەو شارانش کە ئەلحەمدولیلا توانیتم لە ڕێی ئەو میشەوە بژێوی ژیانی خۆم دابین بکەم.